باسی ڕۆڵی هاوڵاتیانەکەین لە گرنگیدانی باخچەی کۆڵانەکان. یعنی هەمیشە باسمان لەوە کردووە بەڕێوەبەری باخچەکان کاکامەران هاتوێتە ئێرە کەسانی ژینگە دۆ ساتوونەتە ئێرە باسی و گرفتانەمان کردووە کەمی ئاو لە پارکە سەرچەکانە بە تایبەتی ئەگەر باسی پارێزگای سلێمانیکەین پارکی هەواری شاریچەکە لەو پارکە گەورانە کە گرفتیشی کەم ئاویان هەیە یاخو پارکی ئازادی کە لە ناو سەنتەری شاری سلێمانیە بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان ڕۆژانە بشەمە خواردنی ئێوارانیان ئەبەنە ئەوێ یاخود ئێستا کە ئێمە قساکەین ڕێژەیەکی زۆر هاوڵاتیان بەبێ جیاوازی لە ژنان و لە پیاوانیش لەوێ وەرزش ئەنجامێن بۆیە ئەو پارکامی شەو دەرگای کراوەتەوە لە خزمەتی هاوڵاتیان و گەشتیارانی شایە. ئێستا بابەتێکی کە هەیە ئێمە لە کوچە کۆڵانەکانمانە باخچەی بچووک بچووکمانێ ئەم باخچانە زۆرجار لەبەر نەبوونی کارمەندی پێویست لەبەر نەبوونی ئۆتۆمبیلی تایبەت ناتوانن شارانی بەردەوام ڕۆژانە بەپێ پێویست ئاویانێن بەڵام زۆر جار ئەکرێتە سەر ئەرچی خۆمان وەکو هاوڵاتیان یعنی من چۆن پارکەکەی ماڵەکەی خۆم پێخۆشە بە دەرگاکەی خۆم پێخۆشە بەرامبەرم پارچێکی کێ ئەوەش سوود بەم نەگەێنێت جوانی بەم نەبەخشێ ئۆکسجینێکی پاکەیە بە من وە لە هەمان کاتی شاتوانین ئێواران مناڵەکانمان بەرین لێ بتوانم پشوو بن و یاری بکەن بەڵام لەمان کاتە ئەمە زۆر جیاوازی بەدیەکرێت لە زۆر کۆڵانە ئەم پارکانە بەداخۆ بۆتە شوێنی زبڵخانە و هیچ خزمەتێ ناکرێت لە هەندێک کۆڵانیش ئەم پارکانە ئەمەنە گەشەی بەخۆیەوە بینیوە و هیچ کەرتی گشتی و کەرتی تایبەتیش چاودێری ناکا بەڵام هاوڵاتیەکان خۆیان بە بەرپرسەزانن بابزانین ئەم جیاوازی خۆی لە چیا بینێتەوە بۆ مە بەسە میوانداری زۆر بەڕێز کاکسەر خێڵ هاوڕێمان کردو و مامۆستای زانکۆ کە بەڕێزیان ئامادەی فەرموو کاکسەر خێڵ. بانی باش بانی باش کاکسەر بانی باش زۆر سپاس. بابەتێکی تۆزێک گرنگە و پەیوەستە بە خۆمانەوە بە هاوڵاتیان کانی زۆر جار باسی گرفتیەک هەموو کوڕێکانی کەرتی گشتی ماو کردووە و حکومەت یاخو کەرتی تایبەت ئەو گرێبەستێک کە هێتی بە باشی کارەکانی بانجام ناگەێنێ باجارێت تۆزێ ڕۆڵی هاوڵاتیان خۆمان باسکەین کاتا چەند گرنگە ئێمە ئەو پارکانی کە هەیە لە ناو کۆڵانەکانی شاری سلێمانیە بتوانین خۆمان بە بەرپرسی بزانین چۆن ئەو پارکی حوشەی خۆمان بەرپرسین ئەو پارکەش بەرپرس بکەین. زۆر سپاس بابەتەکە بابەتێکی هەستیارە و ئێمە هاوڵاتیش ئەرکێکی زۆرمان لە سەرشانەک و جەنابتان فەرمووتان بەس من ئەتوانم پێش ئەوەی داخلی بابەتەکە بین بڵم ئەو تەجروبەی ئێمە وەکو مرۆڤایەتی هەمانە تەجروبەیەکی سەرکەوتوو نییە لە ڕووی ژینگەییەوە و سەرکەوتوو نییە بەڵێ تەجروبەیەکی سەرکەوتوو نییە و ئایندەشمان بەرەو باشی ناڕات بەم شێوازەی ئێستا ئەویش بەهۆی ئەوەی کە چالاکیەکانی ئێمە وای کردووە کە کار لەسەر گۆڕانکارە ژینگەیەکان بکات بە شێوەیەکی بربڵاو و خێرا و بەقووەت کە ئێستا ئەیبینین لە سەر ڕووی زەوی ئەیبینین. یەکێک لەوانی کە ڕۆڵی هەیە باواز لە کەرتی با بڵێن حکومی و ئەمانە بێنین و پرۆتۆکۆڵ نێودەوڵەتەکان ڕۆڵی ئێمەیە کە چۆن بتوانین پارێزگاری لەم گۆڕانکاری کەشوهەوایانە بکەین و چۆن بتوانین پارێزگاری لە باخچەکان بکەین. ئێمە وەکو مرۆڤ ئەتوانین تەستیف بکەین بەسەر سێ جۆرەوە. جۆرێکمان ئەوانن کە عاشقی ژینگەین واتە خۆشەویستیمان بەرامبەر بە ژینگە هەیە لە بوونی خۆمانە و لە کللتوری شخصی خۆمانە. جۆرێکمان پێچوانی ئەمانن کە دش بە ژینگەن یعنی خۆیان قەنەعەتیان بە کۆمەڵێک شت کردووە کە زۆر بەو لایەنە ناچن و جۆرێکی تریشمان هەیە گروپێکی ترمان هەیە کە ئەمانە هەندێک کات پارێزگایی لە ژینگاکەن و هەندێک کات پارێزگاری لە ژینگە ناکەن. ئێمە ئەبێت ئەم سێ گروپە و تەسنیفیان بکەین و جیان بکەینەوە لە هەر بەڵین لە کوردستانی خۆمان چۆن بتوانین ئەم سێ گروپەوا لێ بکەین یەکەم هانیان بدەین و دووەم کردداری بە ئیشەکان یعنی هەر هاندان نییە ئەوەی ئێمە بچین نەمامێک بچێنین یا باخچەیەک سەوزکەین یا تەنها جارێک ئاو بدەین ئەمانە ئەوە نیانی هاندانەکە بۆ ئەوەیە کە لایەن ببێ بە کولتور و لە سیستەمی پەروەردەییشە وەکو چۆنڵی پەروەردەی نەوەکانیان بکەن یعنی ئەمە تاگلایەنە نییە کەواتە ئەو گروپی کە عاشقی ژینگە و خۆشەویستیان بەرەو ژینگە هەیە ئەتوانین چیان بکەین ئەتوانین هانیان بدەین بە کۆمەڵێک شەر نییە شتی بۆ نمونە مادی بێت ینی مادە هەموو کات دەور نبینێت لە ژینگەیە چونکە شخصەکان دەورە بینن لەوانێ هەندێک بۆ نسپاس و بێزانینێک زۆر جاکە گروپێکی ژینگەیە کەن تۆ وا بکەی ئەوانەی کە عاشقی ژینگەن زیاتر تەرجیح بن ئەی ئەمانی کە دش بە ژینگەن ئەوێت تۆ تێبگەینی بڵێ ئەو تەجروبەی کە ئێمە هەمانە لەسەر زەوی کە بەدەیان سەدەیە کە ئێستا مرۆڤ چالاکی لەسەرەکات تەجروبەکەمان سەرکەوتوو نەبووە و نمونەیەکش بێنمەوە
تقریبا 2 ڕۆژ لەمەوە پێش نەتەوەی گرتوەکان ساڵانە راپۆرتی پەنەڵێکیان هەیە و راپۆرتێک لەسەر کلایمێت چەند گۆڕانکاری کەژوهەوا کە پێوتر IPCC 2021 ڕانگەیان ئەوانش بە هەمان شێواز ڕانگەیان گۆڕانکاریەکان بەربڵاو بوون و خێرابوون و بەقوت بوون بۆ نمونە ئێستا بینین بارانی بەخۆر چەند وڵاتێکی گرتوێتەوە ئاگر و بەرزبوونەوەی پلەی گەرما کابین زۆر جار پەسێکی گەرما دەهید وی vێک دێت پلەی گەرما بەرزە بێتەوە و هەروەها ڕەشەبا و عاسفە لە هەندێک وڵات زیاکات ئەمانە گە دیقەتی بدەیت ئەو گۆڕانکاریانن کە سەلمێنراون بۆ نمونە ئەو ڕێکخراوە نێودەوڵەتی نەتەوەی گرتوەکان 14,000 توێژینەوەی بەکارهێناوە ینی هەروە لە گوترا ئەی نەکراوە بڕیان لەسەر ئەم راپۆرتانە نەدراوە بەڵام زۆر باشە جاب کاک سەرخەڵ ڕەنگە ئەم باخچانی کە سەرکۆژ ئاماژەی پێکرد لە دەستپێکە لەلایەن هەنێک لە کۆڵانەکانەوە لاەن هەنێک لە هاوڵاتیانە بە شێوازێکی زۆر جوان دروست کرابێت ڕەنگە هەر دەست بەجێتەوە کە ئەچیتە نێو کۆڵانەکەەوە دڵە بکرێتەوە ئەو نەگرنگیان نابێت بە باخچەکە ڕەنگە لەلایەن هەنێکشیانەوە بە شێوازەکەی تربێکە بخۆڵ و خاشاک بەکاری بێن بەڵام بیرکردنەوەیکیش هەیە کە لە کاتێکا کە ئێمە ئەشبینین ئەم باخچانە بەم شێوازە جوانش دروست کراون سەوز کراون گرنگیان پێ ئەدرێ ڕەنگە زۆربەی کەسیش هەر لە لای خۆیەوە بڵێت ئەم زەویە خۆمڵکی حکومەتە بۆچی هاوڵاتیەکان هەستاون بۆی کە بیکەن بە باخچە و خۆیان سوودی لێ ببێن یاخود خۆیان سەوزایەکان بە دڵی خۆیان سەوز بکەن ئەم بیرکردنەوەیش هەیە لای هاوڵاتیان خۆی هەر باشە کە زەویەکی خۆی ئەگەر شوێنی باخچە بوو هەبوو لە کۆڵانەکانە هاوڵاتیان هەستن بە سەوزکردنی یاخود چۆنیە ئەم بیرۆکەش کە خەڵکی ئەڵێ ئەمە مڵکی گشتیە بۆچی هاوڵاتی خۆی سەوزی کردووە باشمان هەیە و باشترینمان هەیە و خراپمان و خراپترینشمان هەیە هەر شتێک ڕێکخراوی بێت بۆ ژینگە کاریگەریەکەی زیاترە بێت لەوەی کە فەردی بێت لەسەر ئاستی تاک بێت لە ڕێکخراویش گەورەتر بۆ نەگە لەسەر ئاستی حکومەت بێ کاریگەریەکەی زیاترە بەڵێ کەواتە ئایا باشە گەر هاوڵاتیان پارچێک زەوی کە با بڵێ هی باخچەکان بێت یا شارەوانی بێت بیکەن بە باخچە ئەمە باشە بەڵام لەویش باشتر ئەوەیە گەر حکومەت خۆی یاخود شارەوانی یاخود باخچەکان فریاکەوێت بەس ئەگەر فریان نەکەوت کەواتە ئێمە باشەکە هەڵەبژێرین نەک خراپ و خراپترەکە هەڵبژێرین کە بۆ شوێنی فڕەدانی خاشاک بەکاری بێنین بەنمونەم لە شاری سلێمانیە تقریبا بنزیکەی 570 باخچە و 10 بۆ 12 پارکمان هەیە لە شاری سلێمانیە ینی پرسیارێک بەس لە هاوڵاتیان خۆیان بکەیت ئەگەر ئێواران یا شەوان وەکو باسشتان کرد بۆ پیاسەیەک یاخود بۆ خوانێک سەردانی پارکی هەواری شاری یاخود پارکی ئازادی یاخود باخی گشتی هەر شوێنێ بکەن خۆیان هەز بەواکەن ئایا پلەی گەرما لەسەر شەقامەکان چەندێکە و پلەی گەرما لە ناو باخچەکان چەندێکە و خۆیان هەز بەواکەن ئایا لە ناو باخچەکان ئیسراحەتترن یاخود لەسەر شەقامەکان ئیسراحەتترن ئەگەر دیقەت بدەیت پلەی گەرمای ناو باخچەکان بەنمونەگە پارکی ئازادی وەرگری لەگەڵ شەقامانی کە شۆستە و بیناکانی زیاترە تقریبا 7 بۆ 8 پلە یاخود زۆر جار ئەو شوێنانی کە فریز و چیمەنی پێوترێت 10 پلەش کەمترە لەو شوێنانە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی هاوڵاتی خۆی لەو شوێنەیە مرتاح بێت و باڵانسی خۆی بکات زۆر جار باڵانسی دەرونی خۆی ئەتوانێت لەم باخچانەیە ببینێتەوە زۆر باشە مامۆستا لە ڕووی ئەکاتمیەوە لە سەرەتای قسەکان تاوتێ ئەگەر ئەمە بەم شێوەیە بڕوە ئەم هەنگاوانە لەوانەیە بەرەو کارە ساتێ بڕۆ کارە ساتێکی ژینگەی گۆشببینی لە جیانە ئێستا لە گۆی زەوی ئەم کارە ساتە بەدیەکریان لە لافاوە یاخود لە گرگرتنی دارستانەکانە و توانەوەی بەستەڵەکانیش ئەوەی کە پێشببینیەکرێت ئەوەش یەکێکترە لەو کارستە سروشتیانەی کە لە چەند ساڵی داهاتووە کە پێشببینی بۆکرێتەوە بێتە ڕووداوێکی کە لە جیهانە باباسێکیەوە بکەین لە ڕووی ئەکاتمیەوە کاڵین ئێمە لە لای خۆمانەوە دەست پێ بکەین ئێمە بۆ نەماتوانیوە لە سیستەمی پەروەردەی خۆمانە لە پەروەردەکردنی منداڵەکەمانەوە ڕۆکی لا خۆشەویستکەین سەوزایی لا خۆشەویستکەین وەکو چۆن لە سیستەمی خوێندنی وڵاتانی ئەوروپیا کە ئەمە جێبەجێ ئەمێکێ نییە لەو هۆکارانێک کە ئێمە ناتوانانی ژینگەکەی خۆمان خۆش بێت بێگومان سیستەمی پەروەردە دەورێکی زۆر زۆر ئەساسیە پەروەردەش بە تەنیانە بەڕاستی بەشێکیان بەستراوەتەوە بە کولتور بەشێکان لە هاوڵاتیان وابەستەی ئاینەکان زیاتر بینیت تەنها بە حکومت ناکرێت تەنها بە دەستگاکان ناکرێت یعنی ئەبێ هاوڵاتی خۆی ئەو بەشەی کە لایەنە ئاینەکەی وابەستەیە لە ڕێ ئەوە کاری لەسەر بکەیت ئەو بەشی کە لە پەروەردە و مناڵەکانی پەروەرداکە لەوێەوە کاری لەسەر بکەیت کەواتە ئەگەر بێت و حکومت بەرنمەیەک پلانێکی تۆکمەدانێت بۆ پەروەردە
بەڵام کە باسی ئەڵێن بەرنمەیەکدانێن نابێ بەرنمەی کاتی بێ بەڕاستی چکە زۆربەی ئەوەی ئێستا تا ئێمە هێناومانە لەسەر ئاستی ڕێکخراوەی و حکوومەتیش کارەکانمان زۆر کاتی بوون. یعنی ئێمە ئاڵێن کە پەروەەردە بیر لە 20 ساڵی کاکەینەوە بیر لە 50 ساڵی ترەکەینەوە پلانەکانمان بە نموناگەر نمونەیەک بێنمەوە لە یابان هەندێک لەو گون نشینانەی کە دوورن لە با بڵێن شارەوانی ئەو ناوچەیە خۆیان گروپ دروستەکەن ئەم گروپانە چیەکەن ساڵانە جارێک یا دووجار بە خۆبەخشی تەبعاان جارێک یا دووجار بە هاوکاری حکوومەت کە هەندێک ئامێریان بۆ دابینەکات چیەکەن ئەو ڕێگایی کە بۆ گوندەکە چێت و ناو گوندەکە ئەبین ئەو باخ و باخات و دارانەی کە لە نزیک ڕێگاکان چڕن و دێنە سەرجادەکان ئەبین هەڵپاچینی بۆکەن پاکردنەوەی بۆکەن یعنی ئەمە هەم کللتورە هەم پەروەردەیە بەڵام ئەوان چۆن ئیشیان لەسەر کرد 50 ساڵ پێش ئێستا 70 ساڵ پێش ئێستا ئیشیان لەسەر کردو کەواتە ئێمەش درەنگ نییە بۆ ئەوەی دەست پێ بکەین لەبەری ژینگەکەمان بە چاو ژینگەی دەوروبەرەوە پاکە و خاڵێکی تر ئەوەی کە ئەمەوێت باسی بکەم زۆر جار کە باسی وشکە ساڵیەکری ئێستا ینی لەوانەیە هەندێک هاوڵاتی بڵێن جا خۆگەدارش بڕۆین ئێمە هەر وشکە بێت یاخود ئەوە مناڵێم لە ڕووی ئەکادیمیەوە باسێکم تەبعاان ئێمە نەگەیشتوینە وشکە ساڵی تەواوە ڕاستە پێهنگاوێکمان ناوە بۆ کوێ چونێتە فەیسێکەوە یاخود پێریۆدێکەوە کە پێوتە وشکە ساڵی بەس نەگەیشتوینە وشکە ساڵی تەواو چونکە وشکە ساڵی تەواو زۆرێک لە باخچەکانی ناو شارش بە تەواوەتی وشکە بن بە زۆرێک لەو باخانی لە دەروی شاریشن بە تەواوەتی وشکە بن کەواتە ئێمە لە وشکە ساڵی نیمچەیی ئەنجام نەگەیشتنێتە وشکە ساڵی تەواو زۆر باشە کەواتە بینەوە سەر بابەتە پەروەردەیەکە گەشە سندنی با بڵێن پەروەردە لە ڕووی ژینگەییەوە کاریگەری ڕاستەوخۆی بە لەسەر چی لەسەر بژانەوەی باخچەکان یاخود بە کللتورکردنی ئەم پاراستنی و سەوزایی و ژینگەی کە هەمانە بۆ نموناگەر باسی پارکی هەواری شارکین کە ڕوبڕەکەی 2002 یاخود شاخی گۆیژە کە ئێستا چەند کۆمپانیاییەک بە سوپاسەوە کە هەڵی سەوزکردنێدەن ئەبینین ڕێژی سەوزایەکەمان وەکو پێویست نییە و پارێزگاریکردنەکەشمان وەکو پێویست نییە ئەنی هەرەوەنی ئێمە ڕێژی سەوزایەکە بچێنین پارێزگاریکردنەکەشمان وەکو پێویست نییە حکومت پێویست دەکات بۆن ئاگر بڕکات و هانی خەڵک بدات بۆ ئاودان ئەبینین لێرە و لەوێ لەسەر ئاستی تاک بۆ نێچێک ئەزیزێکی لە دەسەدات ئێستا ئەوە تقریبان خەریکە ئەبێ بە دیاردەیەک یاخود کللتورێک ئازیزێکی لە دەسەدات تەمەنی چەند بێ ئەوەندە داری بۆ پێشکەشەکە و ئەیڕوێنێ بە سروش دیاخۆت مناڵێک تازە لەدایکە بێت داری بۆ ئەکەن بە هەدیە ئێمە خۆمان ڕێکخراوێکمانێ ڕێکخراوی هەسار ینی ئەوەکو بەرنامەی ئێمەیە وەکو خێزانێک بۆ یەکێک ئەتوانێت بۆ مناڵێک نەمامێ بکاتە دیاری یاخود هەدیە ڕۆژەی پێشوا بینەری یەکێک لە هەواڵەکان بوون بۆ وەجام لە ناحی حاجیاوە بۆ ئەڵێ ئەگەر هەر کەسێک وەفات بکە لەو شوێنە ئەمە چەند ساڵێکە کراوە بە کللتور لەو ناوچەیە باقەدەر ژمارەی تەمەنی نەمامی بۆ ئەڕوێن بێگومانەمە کللتورێکی زۆر زۆر جوان زۆر ئەگەر گرنگی پێ بدەیت لەگەڵ یەک کەسیانە هەر کەسێک ببێتە قوربانی بە تایبەتیان بارۆسان یەک کەس و نەمامێکی بۆ نێژن لەسەر شەقامەکان ئەمە شوای کردووە کە خەڵکانێکی زۆر پەنابەرن بۆی کە ڕێژەی سەوزای لەسەر شەقامەکان زیاد بکەن دەگومانەمە زۆر 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 بەڵێ جا ئەوەی پێویستیشە لەسەر حاوڵاتی لەسەر ئێمە ئەنی لانی کەم تۆ بتوانیت لە سنووری گەڕاکەکەی خۆتە ینی پارکی هەواری شار بە من و جەنابەت ڕەنگە ئەوەنێ خزمەت نەکرێت چکەوان بە 32 کارمەندیانێ لە چاو ڕوبەرەکەی زۆر زۆر کەمە بەڵام ئێمە وەکو هاوڵاتی ئەتوانین لانی کەم ئەو باخچەی لە گەڕەکەمانە هەیە بتوانین پارێزگاری لەو بکەین بە ئاودانی یەک نەمامیش بێت زۆر جار ئەبینی کە ئۆتۆمبیلەکە دەبێتەوە ماڵەوە چەند دەبەیەک ئاویان تەرمۆزێک ئاوی تایە پێویست ناکات ئاوەکە بڕێژیتە ئاوە ڕۆکەرەوە ڕاستەخۆ بیبە لەبەر دەرگان نەمامەکی سەر شۆستەکە یاخود باخچەکەی بەرامبەرێت ئاوەکە بڕێژە ئەوێگەر 10 لیتریش بێت 5 لیتریش بێت زۆر زۆر ئێمە لەوانەیە هەست بوو تەسیراتە ئەم ئەرکە نیشتیمانیە ینی ئەم لە ئەرکەی مرۆڤایەتی ئەمە ئەمانە وڵی پارچێواری شاریش ئەرکمان لەسەر شانە ئەگەر نەتوانین خزمەتیکەین با پیسی نەکەین ینی سوورە زانی سەلەی خۆڵەکە بۆ دانراوە دەبە ئەوکە فڕێ ینی نمونەی زۆر جوان هەیە لە وڵاتانی ئەوروپا ینی ژنێکە تەمەنی 80 ساڵە بە گۆچان بە عەرەباناڕوە گەنجێکە بینێت دەبەکەفە لە دوای هەڵێکێتەوە پێی ناڵێ بۆی بۆی خۆی هەست بۆ بکاکە من بەم تەمەنۆ ڕێزی زەویەکەی خۆمەگرم بۆ تۆ ڕێزی ناکری ینی بابینە سەرەوەی کە ئەم باخچانەی کە لەسەر کۆڵانەکانە ڕاستە ئێستا لەوانەیە زۆربەی هاوڵاتیان بۆ وڵی ئێمە ئاوی ماڵەوەمان کەمە تا بچم ئاوی پێ بم بەڵام خۆ ئەتوانین هەندێک خۆڵ و خاشاک بە بۆنەی ڕەشە باوە بێ یاخۆ بە چیەوە بێ هات بێتەنە ئەو
پارکانەوە با کۆیکەینەوە ئەوانە کۆرکەینەوە کۆمەڵە پیسی لەوێ کۆیکەینەوە ئەگەر توانیمان هەر ماڵێکمان شەر نییە هەر هەمومان بێکۆسۆنتەکە بەرینە ناو باخەکەەوە توانیمان هەر ڕۆژی یەکێکمان بتوانین یارمەتی ئەو درختانە بین هەڵیان پاچین بتوانین بنی درختەکان چێڵین بۆ ئەوەی کە سەوزایەکە بەردەوامی هەبێ بەڵام لێ لای خۆمان ئەمە هەست دەکەین چونکە خۆمان نییە وڵا بە دەستکاری نەکەین چێڵە من ساڵێکە لەم شوێنامێنمەوە یعنی بۆ ئەم ڕۆحێتەمان لانێ مامەسە ڕاستە ئەخر خۆی ئەمە با بڵێن لە کولتوری کوردی ئێمە بەڕاستی زۆر زعیف بووە هەنگاوی بووە نەندراوەکو با بڵێن ژینگان بۆچی لەبەر ئێمە ڕێژی ژمارەی دانیشتوانمان زۆر کەم بۆ لە کوردستانە بۆ بیر لەوە نەکراوەتەوە لەبەرەوەی هەندێک بارودۆخی ناوچەکە لایانی ژینگەی و پەروەردەیەەکە پشتگوێ خراوە بەڵام ئێستا ئەبینین هەنگاوەنی لەبەری بە چای خۆمان گۆڕانکارەکان ئەبینین کەواتە هەنگاو ئەوێ بنین بەرەوە ئەوەی کە ئەو ڕوحیەتە بکەین بە کولتور لە لای خۆمانە یعنی وەکو جەنابەت فەرموود مەرج نیە ئەمە هەمومان بەیەکەوە بچینە سەرجادە هەمومان بەیەکەوە ئەرکەکان بکەین ئەمڕۆ من مەجالم هەیە بەیانی تۆ مەجالت هەیە و دوو بەیانی تۆ مەجالت هەیە کەواتە پاکردنەوەی شوێنە گشتەکان ئەوش هەرواجبی ئێمەیە فڕێنەدانی خاشاک ئەوش هەرواجبی ئێمەیە دوجار ئەمە چێتەوە کوێ ئەنی ئەگەر تۆ لە شوێنێکا پلاستیک بسووتێنی و ئاگر بکەیتەوە ئەما چێتە کوێ دەبێن بێگومان ڕێژەی گازە چێتە هەواوە ئەم ڕێژە گازە ئەبێت هۆی ترشکردنی دەریاچەکان تەوان بەتەن حساب بکرێت ئەبێتەوەی ترشکردنی دەریاچەکان ئەبێتە هۆی گۆڕانکاری لە هەوای ئەو ناوچەیەکە هەمانە و گۆڕانکاری لە پلەی گەرما تۆ بینیت لە شوێنێک بەڵێن پلەی گەرمای گۆی زەوی کە باسێکەین لەم مدەی 20 ساڵەیە تقریبان 1.1 ئەڤێرێج 1.1 پلەی سەدی بەرز بۆتەوە ئەم بەرزبوونەوە کات بە هەڵمبوون لە دەریاچەکان زۆر بێت و باران لە شوێنێک زۆر بێت ئەمەیە گۆڕانکاریژنەکە لە شوێنێکیش وشکە ساڵیە بێت کەواتە تۆ بۆ ڕێگر نابی لەوەی کە پلاستیک نەسووتێنیت و نەچێتە ئاوەڕۆکەتەوە کە هەندێک جار ئاوی ژێر زەویشمان بۆ پیسەکات و ژینگەی ئەو ناوچەی لە ڕووی بوون ئەوەشەوە پیسەدات و هەندێک جار خوا نەخواستە ئاگریشمان لە دەسەکەوێتەوە بینین زۆربەی گەشتیاران کە ئەچن زۆر جار پاشماوەکانیان بە تاڵی ناکوژێننەوە لەو شوێنەیە ئەبینین کارەسات ڕۆدا و بەدەیان دووەن مەسووتێت ئێمە نەمامێک گەربێن و باسی شاخەکانی کوردستان کەین نەمامێکی بەڕووتۆ بە دەیان ساڵ پێچێت بە 50 ساڵ نابێت بە درەختێکی گەورە کەواتە تۆ بە چەند سانیەک وای لەیەکەی تەدمیرێکی ئەیمرێنی ئەو درەختە ئەمە بەڕاستی ئەمە کارەساتەکە ینی بۆ ناو شاریش بە هەمان شێواز ینی چڵێت دەرەخت بشکێنیتەوە و ژێرەکەی پانەکەیتەوە لەوانەیە وەکو جەناب فەرموود خەڵک بزانێت ئەرکی ئێمەنیە باخچەی ئێمەنیە بەڵام دوجار بۆ هەمومانە بەڕاستی چەند خۆشە بۆ گەر پشتێنەیەکی سەوز بە دەوری شاری سلێمانیە هەبووە ئەم پشتێنەیە و ئەبێتە هۆی گلدانەوەی ئاو بۆ ئاوی ژێرزەوی ئەبێتە هۆی ئەوەی کە ڕەشەبا تاثیر لە ڕەشەبا تا بە تۆز کەمەکاتەوە و پلەی گەرمادا بەزێنێت ڕێژەی سێبەر چەند خۆشە لەسەر شەقامەکان ڕێژەی سێبەرمان زۆر بێت کات ئەمەیە تۆ بەرپرسیارەتەکەت بۆ خۆشگوزەرانی خۆتە بۆ مرتاحبوونی خۆتە خزمەتێکیش بە ژینگەکەتەکەی دوجاریش بۆ خزمەتی خۆتە مامۆستا سەرخێڵ ئەو هاوڵاتیانەی کە بۆ منە ڕەنگە ئێستا کۆمەڵێک لە هاوڵاتیان هەبێن حەز بکەن کە ئەگەر زەویەک لە نێو کۆڵانەکانە هەبێ حەز بکەن سەوزی بکەن حەز بکەن بیکەن بە باخچەیەکی بچوو هەموو جۆرە درەختێک هەموو جۆرە سەوزاییەک گونجاوە بۆ ئەوەی کە ئەمان بەکاری بێن یاخود ئەبێ ڕەچاوی ئەوە بکەن کە لە نێو کۆڵانەکانە چ درەختێک یاخود چ سەوزاییەک پێویستە بڕوێنرێت بەڕاستی لەوە شاپلانێکی تاوامان نەبوو هۆشیاری بڵاوکەینەوە بە ناو هاوڵاتیانە کە بڵێن ئایا چ درەختێک بچێنن با پرسکن بۆنە بە باخچەکان بە شارەوانی ئایا ئەم شوێنە ئەکرێت لە چەند ساڵی داهاتوایە لە نزیکە ئەگەر ناکرێت نزیکمەوەدا ئاسایی بیکەن و نەمامەکان چ جۆرەی نەمان بێت بەڕاستی ئەو نەمامانە بێت کە ڕاستە چەند ساڵ یەکەم لەوانەیە ئاوی بێت بەڵام دواتر ڕێژەی ئاودانی کەمە بێتەوە بۆ یەکێک لەوانە داری تووە ئێستا تومان هەیە بۆ نەبەردارەوت و تومان هەیە بێبەرەکەواتە ئەتوانیت تۆ ئەگەر کام درەختیان حەزی خۆت بوو بەڵام مهم ئەوەیە کە ئێمە ئەو جۆرە درەختە بەکارێنین سنۆبەریش لە وڵاتی ئێمە زۆر بەکاردێ هەرچەندە خۆڕسکی وڵاتەکەمان نییە بەڵام بەرگەی بێ ئاویش زۆرەگرێ و داری بەڕوومان هەیە داری قەزوانمان هەیە لەوانەیە خەڵوا بزانێت لە گەڕەکانە ئەم دارانە نابێت زۆر ئاسایە بۆچی نابێت هەنی چەند جوانە داری ئەرخەوان کە لە ناو شارایی بینین بۆچی خەڵک احتیمام بە داری ئەرخەوان نادات لە زۆر شون لە ناو شارە هەیە کەواتە ئەنی کۆمەڵێک دار هەیە
تۆ بە کەمترین خزمەت ئەتوانی وای لێ بکەی گەورەی بکەیت و دوایی ئەو خزمەتی تۆ ئەکات ئەبێ بەدارێکی گەورە و کەمترین ئاوێ و کەمترین خزمەتی شێ هەموو دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە هەمومان بتوانین هۆشیاری وامان هەبێ کە هەموو شوێنەکان بە ئی خۆمان بزانین و بە پرسبین بەرامبەری تاوەکو زیاتر ڕێژەی سەوزای زیاب بکەین و بە تایبەتیش لە کۆڵانەکانە گوێ نەدەین بۆی کە ئەمڕۆ کەس نەهاتوە ئایبا خۆم بەپرسیزانم